نەخۆشخانەی هیوا لەم هەفتە بازاڕەدا بەرهەمی ئەو نەخۆشانە بە بازاڕ دەکات کە تووشبووی شێرپەنجەن. لیرە لە ماوەی نەخۆشیەکەیدا لە ماڵەوە بە دیار ژماردنی ڕۆژەکانی تەمەنیەوە دانەنیشت. نەخۆشیەکە بە چۆکیدا نەهێنا، دەستی دایە فڵچەی وێنەکێشان، نەخۆشی کردیە وێنەکێش. ئێستا 4 ساڵە شێرپەنجەی تێپەڕاندووە. من و هاوڕەکانم کە نەخۆشی هیواین نەمانەتوانی هەستی خۆمان دەرببڕین، بۆیە لەسەر تابلەکان وێنەمانە کێشا و ئەوەک ئەم ڕۆژە بینن پێشانگاکە وێنەکانی ئێمە نمایش شەکات و بفرۆشێت و نمایش داهاتەکەشی بۆ نەخۆشخانەی هیوا بێت. پەروا قادر کە خاوەنی 6 منداڵە و چەند ساڵێک شێرپەنجەی نمرە 4 بەرەوکی گرتبوو، بەڵام کۆڵی نەدا. لە دوای چاکبوونەوەی بووە تا خاوەن پڕۆژە و بژێوی خۆی دابین دەکات. نابکرێتەوە کە تووشی شتێ بووی دانیشیت و پاڵبەتیان لە جێگای بکەویت. ئەو شتانە ڕاست نییە تۆ بەهۆی نەخۆشیەکەوە لە جێگا بکەویت. لە جێگا بکەویت تۆ زیاتر شتەکە بەسەر تازاڵ ئەبێت و خۆت والی ئەەکەی هوورێ خۆت ئەڕوخێنی. بەس تۆ کە تووشی شتێ بوویت ئەو شتە واز لێبێنە هەر بیریشی لێمەکەرەوە. لە پاڵ بە بازاڕکردنی بەرهەمی نەخۆشەکان، نەخۆشخانەی هیوا بە پشکنین دەیەوێت ناوی ئەو کەسانە تۆمار بکات کە دەتوانن خەپلەکانی خوێن ببەخشن بە تووشبوانی شێرپەنجە. هاوکات چاویان لەوەیە خەڵکی لە شوێنی کارگەی جگەری سلێمانی ڕویان لێ بکەن بۆ پشکنین و بینینی بەرهەمەکانیان. قەیرانی دارایی نەک هەرێمی کوردستان تا بڵێن هەموو عێراقی کردوێتەوە. نەخۆشخانەی هیواش سەرتاسەری عێراقا ئەوەی بزانین زۆرترین لۆردی لەسەرا لە هەموو شار و ناحێ و قەزاکانەوە خەڵک سەردانمان دەکات. لەبەرەوە هەموو کاتێ نەخۆشخانەی هیوا پێویستی بە هاوکاری هاوڵاتیانە، چی لە ڕووی عیلاجەوە بێت، چی لە ڕووی هاوکاری و بە هەر شتێک بێت، بە پرچووکترین شت بێت، هەموو کات نەخۆشخانەی هیوا پێویستی بە هاوکاریە. ساڵی 2020 لە نەخۆشخانەی هیوا زیاتر لە 2200 کەسی تووشبووی نوێ بە شێرپەنجە تۆمار کراون. ژمارەی تووشبووانیش بەرز بۆتەوە بۆ نزیکەی 30,000 نەخۆش. گۆران لوقمان، NRT سلێمانی.